دەنگ هەبوو لە هەندە شوێنانیش دەنگ نەبوو ئێستا وا دیارە دەنگکە لە بۆ هەمووان دەکرد باسی ئەومان کرد کە ئەو پرسی ڕیفراندۆم زۆر خراپ تێکەڵ و پێکەڵ کرا ئەنی لە مقبری مەلەفەچ قانونی زۆر ئاڵۆزە هەموو میلەتێک یانی ڕیفراندۆم نایکردەوە هەوانتنی خۆی خودی ڕیفراندۆم لەگەر مافی چارەنووس لێک جودایە جاروێ مافی چارەنووس بە ڕیفراندۆم دێتێتی جاریژوێ بەم ڕیفراندۆم نایەتە دیانیەوە ئەو کاتە ڕیفراندۆم شەرعیت وەردەگری کە ئومەم متحیدە یان دەوڵەتە داگیرکەرەکە یەکیان ئۆکەی هەبی ینی نمونەی سوودانمان هەیە نمونەی کۆسۆڤمان هەیە نمونەی خواروی تەیمورمان هەیە ئەوانە هەمووی هەریەکەوە مەلەفی میلەتی کرد زۆر تایبەتە مەلەفی حەقی تەقریر مەسیر نییە خەڵک لەوەی بەغەڵەت پێیشتێ مەلەفێکە پێی گوتە ڕێمی دیالسیسشن ینی تایبەتە حەقی ئینفساڵی عیلاج یعنی ئەوە لە دەستەمان نییە داخۆمە باقی خۆمان ناوەچی لێ بنین و نە ئەوە مەلەفە لە ئومەم متحیدێت و تەصنیفت چێ لەوێ یان جاریش وایە سەرکردایەتی کورد ئیشی لە بۆ نەکردیەکە لە مەلەفی ئینفساڵی بهینتە مەلەفی حەقی تەقریر مەسیر ئەنگ تەنانەت جاروەیە خەڵکی مە ئاگای لەوە نییە کە هێشتا میلەتی کورد بە شەعب لە قاموسی ئومەم متحیدە تۆمار نەکراوە تا بێن شعبێکە و شایستەی دەوڵەت و مافی چارەنووسە ئێستان لەگە عێراق ئێمە بە شعب دەخوێندرێنەوە ئەوە گرنگە ئەمە لە بڕیاری 688 تێوینی ئەومان کرد کە ئێمەیان بە سوکان یان بە هاوڵاتی وەسف کرد گرنگ بووە ئەو مۆزوع دەوابی بەوردی تێبینی بکەین ینی سەرکردایەتی کە ئیشی لەسەر ڕیفراندۆم کرد بەبێ شارەزا زۆر بەبێنە شارەزایی سە لەبەر چی دەبێن قەزگی کورد وەکو عملیاتی مێشکە ئەگا و دکتۆرە نەزانی تێک پێچێدا ڕێک وا بوو زۆر وردەکاری ئێمە خۆ دوور خینەوە لەو ململانەیە هەیە و بۆ ڕیفراندۆم تورکیا پێیکردن و لە بۆ دەوڵەت و زەنکە دەست سەرکردایەتی کورد زۆر تەنازولی کرد تێکەر و پێکەری کرد لە دوای کە ئێستا دێ مەسەری لە بە هەندێک خەڵک گومانی ئەوەی دەبا کە ئەو پرۆژەیە هەر لە ئەسڵدا پرۆژەی کوردنەوی بەڵام ئەوانە لێ دوور دێخینەوە دینە سەر ناوەڕۆکی پیشەکەی کە دەرێن پرسی کورد پرسیەکیواندا حساسە وەک عملیات مێش زۆر جوان زۆر ڕاست دەبی زۆر شارەزابی لەو بابەت خۆ هەوەنتەنیە تو هەروە پێی ڕێفراندۆمە چ بکەی و وڵات تاوبووینە دەوڵەت ئەگەر وا وایە لە 100 ساڵی ڕابردوو ئەو هەموو شۆڕشەمان دەبوو چ ساڵی 1970 ڕیفراندۆمەکمان دەکرد و تا کۆتایی کرد کاکە ئەوها نییە ئاگادار بن ساڵی 1970 پیاداتی ئەو کاتی زۆر شارەزاتر بوون لەو قەزیە قانونیانەی کە ئێستا هەیە لە سەرکردایەتی ئێستا وێش وایان لە هەرێمی کوردستان کردکە هەرێمی کوردستان ئەو پێگە گەورە و بەقووەتەی هەبوو لەسەر ئاستنی و دەوڵەتی ئەوها هاتە خوارێ و لاواز بوو و لاوازتریش دەبی ئەوە هەمووی نەشارەزاییە یەکەم جار زانیاریەکی زۆری بە هەڵەدرا خەڵک کە ڕیفراندۆم 180 دەوڵەتی لەگەرە ئومەم متحیدەی لەگەرە جامیعەی عەرەبی لەگەرە ئیسرائیلی لەگەرە ئۆکەی نازانم چی لەگەرە مخابەراتی لەگەرە هیچی ڕاز نەبوو جا من نازانم ئەو هۆکاری ئەو ڕاز نەبوونەی لە چوە هاتووە یعنی سەرکردایەتی کورد زانیاری ئەوەشی نەبوو کە ئەوە کام مەلەفە لە ئومەم متحیدە ئەوەی کە ئیشی لەسەر دەکرێت مەلەفی کورد لە ئومەم متحیدە ئەمە کاتۆی ئەو مەلەفە قانونیەمان بە کامیلی کرد و تەسلیمی سەرکردایەتی هەموو حیزبەکانیشمان گوتمان وەبی بە هەڵەدا نەچن زۆر بەوردی بە ڕاستگویانە ئەمە پێمان گوتن کە مەجرای مەلەفی کورد بەو شێوازەیە ڕیفراندۆم شەرت نییە بە ڕیفراندۆم چکە ڕیفراندۆم ئەگەر ئومەم متحیدە ئۆکەی لە بۆ نەکە یان عێراق لە بۆی نەکەوە خەڵکەکەیە وەڵایەوە دەنگی میلەت نازان کاکەوە ڕاز نییە دەنگی میلەتی چی بۆ یەکەم جار نییە ڕیفراندۆم دەکرێت چەند جار کەش ڕیفراندۆم کراوە ڕیفراندۆمی لەوەی بەقووەتریش کرایە ناکرێ ئەوها بۆ شێوەیە
خۆی یعنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ دەوڵەتێک بە ڕیفراندۆم نەبوویتە دەوڵەت دەبی ئاگامان لێبی تایبەتمەندێکی تایبەت خۆی هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاست منطقەی سایکس پیکۆی پێدەگوترێ هەرچی ناوەچ پێدەگوترێ ینی ئەو ناوچێت زۆر تایبەتە ئەوە نییە کە هەروەک هەر ناوچێ طریقەی تایبەت خۆی هەیە بە دەوڵەت بوون من دەتوانم برێم هەر دەوڵە هەر میلەتێک بە طریقەی تایبەتی خۆی بوویتە دەوڵەت تەنانەت هەندێک شوێنەیە بە سزا بوویتی بۆ نمونە سەنغافورە سزادرا کوبری بڕۆ لە کۆرمان بوو بەڵام چونکە ئیدارەکی جوان قایدێکی شارەزار ئەو وڵاتە ناڕێک و بێ ئینتاج و بێ سەروبەرەی کردوتە ئەو وڵاتی کە ئێستا هەیە عینی وڵاتی ئێمەش کرد بەهەشتا بەڵام چکە ئیدارەکی ناڕێکوی ئێستاوە بیتە جەهەنەم و خەڵک هەر دێت لە بەحری ئیجەدەدا هەموو شتێک پێشنیار دەکەم ئێوە لە گفتوگۆکانتان لە کۆتاییدا 5 دقەق یان 6 دقەق لە بۆ ئەو کۆمنتانێک کە دەنووسن و پرسیار و وەڵامە لەسەری دەمینینەوە من لەبەر هەر چارێکێک 20 دقەقمان لە دەستا تاوان دەوی بە سەریعی باسەکی لێکەوتەکانی ئەو بکەین کە چمان بەسەر هات لە ڕاستیدا پێم وایە جیهان زۆر ڕاستگۆ بوو لەگە پیاداتی کورد هەموو ئامۆژگاریەکانیان زۆر جوان حتا ئەوانەی کە دژمنیشمان ئەوانیش تورکیا ئێران عێراق نەزانم چی بە تایبەتی پەیامەکانی ئومەم متحیدا زۆر واضح بوو پەیامەکانی یەکێتی ئەوروپا تا لەگاتە جامیعەی عەرەبی و وڵاتانی خەلیج و حتا ئیسرائیلیش بوو هەموو کەس نەیگۆ بیکە یاک کەس نەیگۆ بیکە هەر سێ بەیانەکەی ئەمریکا زۆر واضح تایبەتی نامی ئەخیری کە دەرێ نەیکەن بەڵام ئەگە هەر دەشکەن لە کەرکوب نەیکەن چونکە ئێمە دەزانین چ معنایەکی ئیستیفزازی دەدا ئیستیفزازی لە مستەڵەحی تۆلی زۆر واضح و 2000 نامەکەی تیلرسۆن بەڕاستیمان بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزیمان هەیە باشترین دەرفەت بوو یان تەنها 200 ساڵێک بە ئەتا 2 ساڵ ڕاوسن سرم لە پیادەی کوردی ئەلێرە دەرناچی ئەین خۆوا وەستایستا ئەو 2 ساڵ وە سێمین ساڵ ئێ باشە ئەگەر لەو کاتی ڕابوەستا وایە ئەو هەموو بەڵێنە گەورەی تێدا بوو وەزیر خارجی ئەمریکایە ئەجە دوایە سەرەتای نامەکەش بە ئینگلیزی دەرێ ئەمن بەناوی وڵاتە بەناوی ئەمریکا ئەو نامەتان لەوەی هەیە پێی وایە لە ئەوەی وعد بەلفۆری بەقووەتر بوو چکە وعد بەلفۆر بەناوی وەزیری خارجی بوو ئەو لێرە دەنێ بەناوی ئەمریکا خاڵی زۆر زۆر گەورە و بەقووەت تێدا سەرکردایەتی کورم سەرم سوڕما لەبەرچی بەجێی تیلرسۆری نەکرد بەڵام بەجێی مەحکەمەی فیدرالی کرد پاشە یعنی بەجێی وەزیر خارجی ئەمریکای نەکرد یعنی حەزەکەم زۆر وردن لەوبارەت تو وەزیری خارجی ئەمریکای بەجێی ناکەی بەڵام تەنازولی لە بۆ محکمەی فیدرالی کرد زۆر خراپ سەرکردایەتی کورد زۆر ترسا نازان ئەم ئێستا دێمە سەری کە ڕیفراندۆمەکە کرا کاکە ئەگە هەموو میلەتی کورد طبعا هەمووی ئیمزای لەسەر دەکات ئیمزا بکەونەکە تمادەم ئەساسە قانونیەکەت نییە کە ئومم متحیدە یان دەستورە هیچی لێشی نابی ڕاستیەکەی هەرماندیکردنەکی خەڵکی بوو زۆر هەیە دەرێ ڕایە ڕەوشەن پیرە نازەم وڵات لە بۆ کەمە دۆلارێک لە بۆ چەند حەیف لە بۆ ڕەوشەنبیری کورتکە دەشزانی ئەوان وڵا دەرێەوە ئەو ڕیفراندۆمە تەنها بە
مادەم وا بە قووەتە ئەری چۆن حکوومەتی هەرێم سڕی کرد ئەی کا قسەت لەسەری ئەگەر وایە مادەم حکوومەتی هەرێم ئێستا حەقوە بوو پەرلەمان حەقوە بوو ئەنجومەنی ڕێفراندۆم بانج بکە بێت و کاکە چۆن بەناوی هەمومان سڕی دەکەیت نەک سڕکردن دوایی چوون ئیمزایان لەسەر محکەمەی فیدرالیش کرد کە هەڵی وەشاندەوە دەسەڵاتی کوردی سەرکردایەتی کورد زۆر ترسنەوە بوو لەو بارەی زۆر مەعەل ئەسەبەم زۆر جێی داخمە خۆی هەیبەتی لە نێو دەوڵەتی بەچە هەیبەت دەڕوا تا عێراق کات خۆی ئەو سەدام حوسێن بەچە هەیبەتی ڕۆی عینادیەتی یەکجار زۆری دەکرد هەموو دەوڵەتان کرد دوای زۆر تەنازولی کرد بە ناشیری ئەین سەرکردایەتی کورد وای کرد هەموو دنیا گوتی نەیکەی بەچی کەسی نەکرد دوایەکەش ئەو هەموو تەنازولە ڕجاو تکا چوونە بەغدایە کە ئاکەمە غەڵەتی دوای شەڕ لەسەر وەزیر وەزارە لەسەر سەرۆک کۆماری لەسەر ئێستا ڕجاو تکا هەفتەی 5 وەفتت دەستە بەغدایە لەبەر دەرگا و لە ئەو دەرگای لە بۆ ئەو دەرگای تەماشاکە یعنی هەرێمی کوردستان چەند ناشیری وەڵڵای ئینسان بێزی لە خۆی دەبتەوە کە دەبینێ و وەزعانە وایە خۆی لێکەوتەکانی زۆر خراپ بوو دیاریش بوو هەموو دنیا پێیان گوت بوو ئەو لێکەوتانی لێ دەکەیتەوە نەیکەی دەرێن 150یەکی خات دۆڕە ڕاست نییە کە 150 هەموو وڵات دۆڕە ڕۆی ئەو یعنی من ئەو کاتیشکە کەرکووک و مەخمور و لە عیبادینان دەڕۆی بە بێشەڕ بەس پێش مەرگە دەگریە سەرکردەکم نەدیت بگریێ سەرکردەی دڵڕق چۆن دەگریێ ئەگەر تەنها مەبەستی پارە کۆکردنەوە و قەسر و وێلا و ملیار دۆلاروی تاوان ناگری ئەوەی زۆر ڕاست بووە و حاکمە بوو حاکم گۆران بوو نازانم ناوی چی بوو بەڕاستی من ئێستاش گریانم لە بۆی دێکا یعنی کە بەو شێوەی کۆتایی بەرشیانی خۆی هینا و باقیەکەی تر هەر جێشیان لێ نییە جێشیان لەو بابەتەی نیە لەو هەموو خاک ڕۆشنی ڕاستی لێکەوتەکانی ڕێفراندۆم هەتا ئەو لە حەزێش بەردەوامە لە زەرەر و زیان زەرەر و زیانی یەکجار زۆر بەرهەمی خوێن و ئارەقە و فرمێشتی سەدەی 20 و ئەو مەجموعە پێگەی هەرێمی کوردستان لە نێو دەوڵەتی قەراری 688 بەندی حەوت ڕەیس جەمهور لە عێراق 17 هەموو ئەوانە دەستکەوتی زۆر گەورەون بەداخەوە بە هەڵەیەکی و ئەو یعنی وەکوی لێکەوتەکان تاکو پێک ڕوخ هەرچی بەرهەمی سەدەی 20 هەبوو لە بۆ سەدەی 21 لێرەدا نەما بەداخەوە هەموو خاک نەک هەرێم 150 لە خوارد ئەدیەوەی تورکیا هاتی ئێستا کە ملی لە هەموو کوردستان نایە بە ئاشکرا چۆنی شاتێ لە ژێر سای مەلەفێک کاتیە ئەعتراف بە هەرێمی کوردستانیش ناکە دەرێ یەقلیمی شیمالی عێراق سەرکردایەتی کورد سەر سوڕ دەمینێ لەو معاملە عجیبانە دەیکە کە ئەو هەموو پشتیوانە نێو دەوڵەتی گۆڕیەوە بە پشتیوانێکی ئیقلیمی کە ئاعترافیشت پێ ناکە اعتراف بە هەرێمی کوردستان چەند جار تارحی ئەوەی کردێ لەگە بەغدا کە هێزەکان هێزەکانمان با تێکەری یەکتر بکەینەوە ئێمە هێزەکانمان لە هەرێمی کوردستان لە بۆ هەندێکە تا هێزەکانی ئێوە دێتەوە ڕاستی ئەم قسەی ئەوەش کە دەرێن ئەوە تاپۆی ڕەشاد ئەم دڵم بۆی ناشتێکەوەی وە دەرێت دڵم زۆر زۆر دڵم بۆی دەزێکەوەی باوەڕ دەکەن چونکەوە هەر لە سەرەتان نەبووە تاپۆ بەڵام قەی ناکە برێن بووە تاپۆ ئێخۆ هەرێمی کوردستان بە خۆی چوو لە محکەمەی فیدرالی ئیمزای لەسەر کرد و ڕۆی ئەنی ناک ئەوە ئەسەری ڕاجعیی هەیە لە ڕووی قانون پێ سە پاشی 10 ساڵی بکە دەرفەتەکی زێڕین بێ ڕیفراندۆمە چ بکەی
هەرێمی کوردستان یان دەسەڵاتی کوردی چووە ئەو دە ساڵە شێک لێ خواردی چونکە چووە ئیمزای لەسەر کردیان ئەگە ئیمزای نەکردا وایە باشتر ئیلا ئەمە بە یەک شتی توانین سکاڵا لەسا ئەو دەسەڵاتەکەی ببرین ئەوە تەمسیلی ئێمە ناکە کە چووە ئیمزای لەسەر کردیان تەنها بەو شێوەی ئەگەر بتوانین ئەویش زۆر تاخیر بووە و کەسیش ئاگای لەو بابەتن وێنان تاقۆی ڕژماوە نە ئەو بابەتە ڕاستە بۆ نەوەک چەند جار ئەوەی کرێ بە هەر حاڵ ئێمە تازە هەتا ئەو دەسەڵاتە ئەو برادران لەسەر حکوم بن وعدی خواییە بەمەیدایە کە ئەهلی فەساد یەک دەستکەوت یەک ئیسلاحی نابینی بۆیە نازانم یعنی ئەم بێن چاوەڕێ دەکەین بەڵام گۆڕانکاری گەورە بەڕێوەیە هیچ شک و گومان نییە ئەوەی هەرێمی کوردستان ئەوەی ئێستا دەگوزەرێ مەقبول نییە لە هیچ جیهان بێ دەگۆڕێ بە هیچ ئەو ینی هیچ شک و گومان لەوەی نیە کە هەرێمی کوردستانیش نامینێ وا بەرەبەر هەر وەکو باسمان بەڵام وا باشە ئەو جارە چینە عەقڵمەندێک یان دەستێکی ئەمین کوردستانی لەدەستێت بەڕاستی خۆ ئێستا هەموو متتەفقن کە ئەوەی هەرێمی کوردستانی لەدەستە دەستە چینە ئەمینە لە بە هەندێک خەڵکی کوردستان هەر قسەچی دەسەڵات دێکە دەرێ ڕاست نییە وە درێەوە دزن تاڵان چین یانیەوە خەرک بۆ دەرێت وەڵام من بم لە جیاتی سەرکردایەتی کورد کە خەڵک ئەوان پێ بێ واللهی استقالە دەدەم ئەمەوە 30 ساڵە وڵاتەم وێران کردبی قەرزارم کردبی هیچی لەسەر هیچ نەمابی ئێ وەڵات استقالە دەدەم خۆچی خەڵکیتر باشتر هەیە لە ناو کوردستان ینی ئەو کوردستانە ئەگە بکەیتە دەست ئەمینی دەستێکی ئەمین و شارەزا ئەوە مەجال هەیە هێزەکانی تورکیا دەربکەین ئێستا مەجال هەیە مادەی سەد جێبەجێ بکەین و هێزی پێشمەرگەی خۆمان بگەڕێنینەوە کەرکوو پێگەی هەرێمی کوردستان بە قووەتکەین نەک موچەی فەرمانبەرانمان پێ نەدرێ بەڵکو موچەی هەموو شەرق لە ئەوسەتی بە هەرێمی کوردستان دەدرێ ئەگە ئیدارەتی جوان بی ئەوە چارەسەرە ئیشاءالله دەستان خۆش بی من ئەلەوەندا گفتگویەک ئەو بابەتە دوور و درێژان ئەوەن دەکرێت ئیشاءالله من ئەوکانتان کۆمنتەکانتان دەخیم ئەوەی پرسیار بی وەڵامی دەین و ئەوەی جوینیشیدایە قەیس دەکە حەق وایە جوون بۆوانە بدەن کە وڵاتیان وا لێ کرد کە ئەو هەموو خاک و نیشتیمانە ڕۆی ئێستا تورکیا هاتووە لەولایە ئێران هاتووە 300 هاوڵاتی کوردستانی ڕۆژهەڵاتی تیرۆر کردی و کەسیش ناگیریا خۆیە بۆوانە قسە بکەن لەبەر هەندێ دەزانم ئەوە یەکێ مکافەتی 15,000یان دەدرێتێ و ئەو جوون و ئەوانەدا احتیاتیاوە شتی لێ دەبا جوندن و مکافەکەی خۆشیان وەرگن یارە نەبوونیە نازەمەڵا وا فێرکراینە چکە حیزبی ئێستا هەرچی وا فێر کردیا بەو شێوازەی دەستان خۆشبی ئێستا دێمە سەر هەر پرسیارێک هەبوو وەڵامی دەدەینەوە ئینشاءالله دەرێ کاک حەسەن ئەبوبەکر دەرێ چاوەڕوویان هەیە قسەش بکە هێشتا وەڵا پیاوەنە هەموو دەبوای بە خۆیان بکوشتە وەڵا کورە مشکلە نییە ئێمە ئەو داوایان لێ ناکەین بەڵام دەبوادی خۆیان گوتیان ئەگەر سەرکەوتو نەبووین ئێمەوە یعنی ئەو شتە دەبابی جێبەجێ بکەن کاک وشیار بزبووی خاعقلی لە حەمەی حاج محمود سند ئەوە نازەمەڵە کاکە دەنگت زۆر نزمەڵام گوتیان دەنگت باشە بەس دیارە دەنگم نزمە کاک کامەران درێ لە غیابی مام جەلال و کاک نەوشێروان ئەتەوان ئەو دوو عەقڵی زۆر بە قووەت بوون کاریگەریەکی یەکجار زۆریان لەسەر هەرێمی کوردستان کردیە
کاک فەرمان حاجی ناحیە قانونی زۆر تەواو نازم لەگە چیتی ناحیە قانونیەکەی دەرە زۆر تەواو لەگەر نازم لەگە شەرحەکەیتی یان لەگەوەی باڕە ئەو ڕەئیە شەری کاک هەنسفرایەت کوردش هەمان عەقلی تاپۆی ڕەش نییە هەلەی ڕەشە بە نێوچوانێ ئەوە کاک حەسەن ئەبوو بەکردوە دەری ئەبە تاکی تاپۆی ڕەشەوە هەر هیچ ئەساسە چی نییە کاک عەبدوڕەحمان خولارێک پارێزی لە هەموو ناحەزان و کەم کاک پێشەوە عەزیز دەرێ چارە نووسی دوا ڕۆژی ئەم گەلە چی دێت ئینشاءڵڵا باش دەبی ئینشاءڵڵا بەڵام هیچ گومان نەبی خوای گەورە لە قورئان لە ئینجیل لە تەورات وعدی بەمەدایە کە ئەهلی فەساد لەژێر سای ئەهلی فەساد هیچ مستەقبەلێکمان نابی کاک فەرمان حاج دەرێ کاکمە گۆڕانکاری هەر دێت چونکە میکافیلی دەرێت تاریخ بخوێنەوە داهاتوو تێدەگەی ئەوجە گۆڕانکاری حتممی عیلاقەی بە شتین ڕاست دەکەی گۆڕانکاری دێ و هاتووە و ڕۆژێک داتێ ئەو وەزعانات بە ئەوە بە تاریخ باز دەکەی 100% ڕاست کاکسەمە قسەکانی زۆر ڕاستە هیوای سەرکەوتنی کە ڕووخشکە ڕووخۆش ئەحمەد دەست خۆش بێت تەربچی مامۆستا پیاوی دڵسۆزی زۆر سوپاس دەکەم کاک تۆ نمونەی پیاوی ڕەش پەلەی ڕەشە یان تاپۆی ڕەش کاک حەسەن ئەبوبەکر ئەو پرسیارەی دەکە وەڵا واز احتیارە کە کامیانە کاکامان سپۆزگە نهات کوردستان پێویستی پێویستە بەڵ کاک زیوەر سەرکردەکانی کورد پێشوو ئەوترین مرۆڤن لە ڕووی زەوی وەڵا ناسم لەگەچتا کاک محەممەد بەدیل سڵاو لە بیرمان من و مەردەکەی شاری هەولێر دەبێ هەموو هەولێر شانازی بە پیاوی بکەن زۆر سپاس دەکەم زۆر کاک کاروان کەریم ئەوەی کردێ دەرێ ناوی ئەوەی هێرشش کردستا ئەوانەی جنێویان دە قەچکە دەبا جنێویش بدەن چ مشکلی یعنی جنێو چیە ئەمە کەرکووک و دۆڕایە مەخمود دۆڕایە لەسەر لای سەر و نیوەی کوردستانەکەی کە دۆڕایە جون بەمە بدەن چ مشکلێ دەبا هەر جونمان پێ بکەن وریا ئەو ئیشە بە جون ئەو باید سەڵام شتێک بکەڕا باید کاک سەباح نازم دەڕوا زۆر زوو دەڕوا لەسەر تەم کۆمێنتێکی تەماشا دەکەم دەڕوا کاک مەسەد بۆچی لیستێک دروست ناکەن وەڵا کاک ئیدریس لیست گەلە زۆرە ئەمە دەمانێت ئەو لیستانە ببنە یەک لیستی نەک لیستەشکەش زیاد پێنجە نازم وەڵا تاخیری چی لێدێ کاک جەوهەر سڵاتان لێ بێت بەڕای ئێوە وەڵی نازانمە تا من کۆمنتەکەی دەخینەوە کۆمنتەکە دەڕوا وەڵی ئێستا هەر هەمیەتی قانونیە چکە لە دەستورما ئەو کاکفەوە پایمەسە کوشتومە تەنها لە سەردەمی عوسمانیەکان هەبووە تاپۆی ڕەش کاک سەلار فەتاح وەڵی لە قانونی دووەلی تاپۆی ڕەش و ماپۆی ڕەشنی ڕاز دەکەیت لە سەردەمی عوسمانی هەبووە ئەوە هەر قسەکە خەرچ پیار دەخرێن چەند گوناحە خەت بۆی پیار دەخرێن ئێمە وڵی کۆمنتەکان نازم دەڕوا بە خێرایی کاگۆران دەرێ ئایا لە جیهانی گلۆبالیزیشن دروستبوونی دەوڵەت بوونی هەیە فرانسیس فۆکۆما ڕوونی کردوتەوە بەڵێ نانا بزانین چێ بە ئەمە وەکوبێ حەقی خۆمانە دەوت زۆر حەقی خۆمان ئەو غەدری لە کورد کرایە بەڵام بەداخەوە
سەرکردایەتی خۆشمان ڕادرێشی زۆر گەورەی ئەو 30 ساڵە لێکن کە نەیهێشت بیناوی دەوڵەت بکەین نەیهێشت خۆ بینەی دەوڵەت چۆنە لە اقتصادە لە سیاسیە لە قانونیە لە تعلیمە لە هەموو ئەز دوایە نمونەی جوانی دەبی پێشکەشی جیهانی بکەیت ئەمە هەموو هەفتەن راپۆرتەشی ناشرین لە ساحەی کوردستان ئەو چۆن دەوڵەت وها دروست دەکرێت ڕێفراندۆم بۆ چەمینەوە بوو کاک ئاکۆ وا دەوێت 30 ساڵ وێرانکاری چەند ساڵ ڕێخستنەوە ئەوە ڕێی کاگوەلیە نوێژنان پێت وایە چ کاتێک کورد شایستی دەوڵەتە وڵە هەمووی دەم کاک نووژی هەمووی دەم کورد شایستەی دەوڵەتا هەفت خۆیتی بەڵام کە غەدرەکە کرایە دەبی تەریقەتی زۆر جوان بەکاربینین نەک فەسادی و گەندەڵی و هەمووی تێکەری دەوڵەتداری و پێی لە کۆتایی دات و گەندەڵەکەی خۆت بکەی و دەوڵەتداریەکەشمان لێ تێک پێک بدەیت دەسەڵاتی کوردی زۆر سەرکەوتوو بوو لە گەندەڵیەکەی ئێستا گەندەڵیەکەی ماوە پارێزگار لێکرد بەڵام پارێزگاری لە نیشتیمان و لە ڕیفراندۆم و لە دەوڵەتەکەی نەکرد کاک فەرمانە کاک ماسوود پرسیارەکەم ئەوێ کە لە گۆڕینی قەولە بکرێت لە دەستور ئاد شێت لە مادەی یان ئەمریکا ڕێگەناتوە کاک فەرمان ئەمریکا زۆر خەرچیمە باسی ئەمریکا نایەتە ئەو ناوردەکاری بینی ئێمە و بەغدا تایبەتی ئەگەر ترامپ بمینێت ترامپ تەریقەتی زۆر خراپیە بەڵام ئەگەر بایدن بێ دیموکراتیەکان بێن ئەمە ئومێدێکی زۆر باشمان لە بۆ دەگەڕێتەوە وەجارچی گفتوگویەکی تایبەت لەسەر ئەوەی دەکەم کە کام ڕئیسی ئەمریکا لە بۆ کورد باشن کاکتوانە حاجی بزانن کۆیلەکان هەر خەریکی جنێون چونکە ئاغەکانیان پێن وەڵای ڕاز دەکەی یعنی لە جوێندان لە دیعاایە ئەوە سەر بە فلانجێ ئەوە بە سەر بە ئیستخباراتی نازان فلان دەوڵەتێ ئەوە ئەدەبیاتی حیزبەکە ئاوای لێ هاتیە یعنی هەموو میلەتی کوردی پێی وایە سەر بە ئیتیلاعات و میت و نازم سعید هەرچی کاکە خەڵک شەرەف و کەرامەتی هەیە چۆن دەچی دەبیدا ئیستخباراتی فلانجی و فلانجی و فلان دەبارەی کاکە وشتانە چێ دەیکا چۆن دەیکا ڕێک ئینسان بی چۆن جاسوسی لە بۆ ئەو دەوڵەت چۆن ئینسان دریدێ جاسوسی لەسەر برای خۆی بکە لە برایەکانی سەر و لە بۆ تورکیا بیکەی لە بۆ ئێران بیکەی بە کوشتنیان دەی کورد ئەوەکەی ژیانە ئافێر بووینە کاک کاروان کەریم کاک مەسعود من وەک هەولێریەک شانازی بە تۆ دەکەم زۆر سوپاس دەکەم کاکار کامەرە ساڵح دەرێ دۆ جوابی منەر وەڵا نەزم جوابی سوالەکەت بڕێ بەسەر تا هەتا جواب بدەینەوە چێ سوالەکەت دەری جوابی من بدەن کارزان لێ پێ دوایە سەر بەخۆی ئازادی بە گفتگوی لایەنی بەرامبەر ڕازیکردن ئەبێت بەڵێ بە گفتوگۆش دەبی زۆر جار بووە بە ئاشتیانە لە جیهاندا بووە بەڵام عادەتەن دەبی بەدەستی بێنی ئەمە ئەو دەرفەتانەمان لە دەست دۆر کاک شەوکەت حەمەد پێدوانیە فرسەت لە دەست کورد ڕۆیشت بۆ دروستبوونی دەوڵەتی کورد نەک ڕۆیشت ڕاست دەکەیت دوور خرایەوە زۆر خراپ بەڵام بەتەمای خوای ئینشاڵڵا بەڵکو خوای گەورە دەرفەتی تر بێنتە پێش ماسە ڕاتچێ لەسەر کازمەڵە کازمی بەخوا من بە دوور و نێزیک نایناسم بەڵام وا دیتان شعبیەتەکی هەیە لە عێراق و لە کوردستان ینی خەرک لە زاخۆ و دهۆک دەرن کوردستانت ئامانەت بی لە سلەیمانی پیدرن بەمانە شعبیەتەکی زۆری هەیە کاک ئاریفەی کاک ڕەنگە خەڵکی قسەی ناشین کرد ئەوانە چلکا خۆرەکانی لەخن بە پارە وەک سەگ فەلان کورە مشکلە نییە کاک ئاری دەبە هەر قسەی بکەن چ مشکلەیە یەک لە بۆ خۆی جوێن دەدا شتێکی وەرگرتیە بەو جوێنەی مشکلە ئینسان بەڵام ئینسان زۆر گەورەیە خۆیان ڕەئی هەبی لە پێش چاویتی وا دزی دەکرێت وا وڵات تاڕان دەکرێت یعنی سەرڕێک ئینتیمای نەتەوەی نییە دەنا لە بابی هاوار بکە
نەک بێت جون بدە. کاک دەنگت کە دیسان ئەوەیە ئێستا یادی بکرێتەوە ئەمە وەک قمارچێکی نییە بەڕایت وەڵای کاکێ من ڕاست دەکەیت قمارچی کە پارەشی زۆری دەدۆڕان دەیگۆ ئەو مەشهورە لاورێ دێگۆ واوە ئێخەرە دێگەوە نەریت تا ئەو قسە کە کەسەن ئەو بکرد باشە ئەو دڵنیاییەی جەماعەکردێتن لە چیەوە سەری هەڵدا وەڵاو باسمان کرد کاک یونس حوسێن ڕێفراندۆم دەباوی لە ڕێی نەتەوە یەکگرتوەکان کاری بکراوە تەواو دەبابی لە ڕێی نەتەوە یەکگرتوەکان کاری بۆ بکراوە. کاک ئۆلی درێ بڕوا کە ڕووی ئەوێت یادی ڕێفراندۆکەی بۆ چاوەڕێی بەغدا بکرد لێ کات وەڵا ڕاست دەکەیت وەڵاهی سەدام هەموو وڵاتی دۆڕاند بوو ئەجە ساڵانە یادی قادسیەی دەکردەوە یادی شەڕی کوێتی دەکردەوە ئەڵێ نازم ئەوە سەرکردایەتی زەعیف و ئەوانە ئەو یادانەیان پێویستە. کاک ڕێباز باشە پرسیاری من ئەوەیە بە حساب ڕێفراندۆم بە دەنجی ما میلەت بۆ شێو بە پێپرسی میلەت سڕیان کە وڵا ڕاستە ئەو پرسیارش جوان واللهی کۆمنتەکان گەلە زۆرن و وەختەکەش ڕۆیە نازانم وەڵا چۆن ئەم پێڕاناگەم وەڵا ئەو هەموو کۆمنتی وەڵام بدەمەوە پێ هەمووش کۆمنتی زۆر بەقووەتن وەڵا ینی زۆر شتی جوان جوانی تێدا هاتی لە نازانم ئەوەش بوویتە 38 دقه 25 دقەیان لە بۆ دانابوو زۆر ناخۆشە ئەو کۆمنتان ناوا بەجیبێلی کە هەمووی پێویستی بە تعلیقێ هەم پێویستی بە قسە و وەڵام هەیە لە کۆتاییدا چارە نییە دەوی دەستخۆشیتان لێ بکەم و وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.